هەڵتان دەبێت ئەم کاتتان باش دەنگەکان بێوا شێواش جیاکرێنەوە و بە شێوەیەک لە شێوەکان تا ئێستا دەوترێت کە گوایلی دۆناڵد ترامپ لە پێش کامالا هاریسە. دۆخی ئێستای جیهان پێویستی بە کاندیدێکی و کەسێکی وەکو دۆناڵد ترامپە یاخود کامالا هاریس؟ ئێوەتان باش، زۆر سپاس، دڵخۆشم لەگەڵتان بەشدارم و ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە دیموکراسەتی ئەمریکا، ساتێکی زۆر گرنگە. ئێستا قورسە لەم سەرەتایەدا بڵێن کێ دەیباتەوە، بەڵام من پێم وایە ئەمریکیەکان پێمان دەڵێن کە کێ دەیباتەوە و کێ دەبێتە سەرۆکی داهاتووی ئەمریکا. قسەکەی من لەسەرەوە بوو دکتۆر ببوورە جیهان پێویستی بە چییە؟ جیهان پێویستی بە کەسێکی وەکو دۆناڵد ترامپە و کە سیاسەتێکی ڕۆن و ئاشکرای هەیە وەکو خۆی و وەکو کاندیدی کۆماریەکان و حەزبی کۆماریەکان، یان کەسێکی وەکو کامالا هاریس کە زۆرینەی چاودێرانی سیاسی هەڵێن لە سەردەمی بایدن و هەروەها کامالا هاریسە ئەم دۆخانە لە جیهاندا هاتوونەتە ئاراوە. بەڵێ، ئێمە دوو کاندیدی زۆر جیاوازمان هەیە. من پێم وایە ئەگەر باسی دەنگدەرە ئەمریکیەکان بکەین، وەک دەزانیت ئەو پرسە گرنگانەی ئەو پرسە سەرەکیانەی بۆ خەڵکی ئەمریکا گرنگن ئابووریە. خەڵکی زۆر گرنگی بە ئابووری وڵاتی خۆیان دەدەن. دەنگدەرەکان گرنگی بە ئابووری ئەمریکا ئەدەن. وەک دەزانیت دۆناڵد ترامپ پێشتر چەندین تۆمەتی ئاراستە کراوە و لەلایەکی دیکەشەوە کاندیدێکی نوێمان هەیە، کاندیدێکی ژنە بۆ یەکەم جار دەبێتە سەرۆکی ئەمریکا. ئەگەر بیباتەوە یەکەم ئافرەتە دەبێتە سەرۆکی ئەمریکا و سەرکردایەتی وڵات دەکات. بەڵێ دکتۆر، باست لە بەشێک لەو پرسانە کرایە خودە و دۆسیانی کاڕاستی دۆناڵد ترامپ کران و بارگەشتی دادگا کران، بەڵامە و لە دادگا توانی بە سەرکەوتووی لیان بێتە دەرەوە. ئەم سەرکەوتانەی ترامپ لە ماوەی ڕابردووە لە دادگا تا چەند وای کردووە کە بتوانێت دەنگی دەنگدەرانی ئەمریکی بۆ خۆی ڕابکێشێت؟ بەڵێ، من پێم وایە زۆربەی دەنگدەرەکان بە شێوەیەک بیر دەکەنەوە و قورسە بیر بکەینەوە، قورسە پێشبینی بکەین کە سەرۆکی پێشووی ئەمریکا کەسێک بووە هەوڵی داوە کە سیاسەتی خۆی بە شێوەیەک پەیڕەو بکات و هەروەها بیرۆکەی جیاوازی هەبووە و هەروەها چەندین کاری کردووە کە تۆمەتبار بکرێت و ببرێتە پێش دادگا و دادگایی بکرێت و هەروەها چەندین کاری کردووە کە کاریگەری لەسەر وڵات هەبووە، کاریگەری لەسەر جیهان هەبووە. من پێم وایە ئێستا دەنگدەرەکان سەریان لێ شێواوە و سوپڕایز بوون کە چۆن دەنگ بەم کاندیدانە بدەن و چۆن دەنگ بدەن بە کەسێک کە تۆمەتی ئاراستەکرا بێت. بەڵێ، ئەگەر ترامپ ببێتەوە سەرۆکی ئەمریکا تا چەند نتوانێت خۆی لەو دۆسیانە بپارێزێت کە لە ماوەکانی ڕابردووە دیموکراتەکان بەردەوام ئاراستەیان کرد و بردیانە دادگا و هێنیان و بردیان، بەڵام ببێتە سەرۆک تا چەند نتوانێت خۆی لەمانە بپارێزێت؟ دەستوری ئەمریکا ڕوونە. ئەگەر سەرنج بخێنە سەر دەستوری ئەمریکا و ئەگەر باسی داهاتوو بکەین و چۆن دۆناڵد ترامپ بتوانێت خۆی بە دوور بگرێت و خۆی لا بدات لەم تۆمەتانە کە ئاڕاستی کراوە،
من پێم وایە هیچ کەسێک لەسەر و یاساوانە یاسا سەروەرە و پێویستە بە شێوەیەکی باش تێبگات لەوەی کە چی بکات و پێویستە بە تەواوی ڕێز لە دەستور بگرێت ڕێز لە یاسا بگرێت و نابێت یاسا پێشل بکات و هیچ کەسێک لەسەر و یاساوە نییە. یعنی ئەگەر کەیسێک هەبێت لەسەر دۆناڵد ترامپ لە داهاتووە سەر ڕاوی سەرۆکی ئەمریکاش بێت یاخود با بڵین هەر کەسێک سەرۆکی ئەمریکا بێت کەیسێکی لەسەر بێت بانگشتی دادگاکرێتەوە برێتە بەردەم دادگا. ئەگەر دۆناڵد ترامپ ببێتە سەرۆک قورس دەبێت چێتەوە بەردەم دادگا و قورس دەبێت دادگایی بکرێت و ئەو کەیسانەی کەیسەی تۆمەتانەی ئاراستەی سەرۆک کراون قورس دەبێت جارێکی دیکە ببرێتەوە بەردەم دادگا. بۆ چوتان چییە لەبارەی تواناکانی کامەڵا هاریس لە ماوەکانی ڕابردووە وەکو ئافرەتێک کە جێگری سەرۆکی ئەمریکا بۆ ئێستا کاندیدی دیموکراتەکانە ئەوە دەوترێت بەشێکی زۆرینەی ئافرەتانی ئەمریکی دەنگیان بۆ کامەڵا هاریس بووە. بەڵێ من بڕوام وایە و بڕوام وایە کە کەسێک ببێتە سەرۆکی ئەمریکا کە لە ڕەگەزی مێبێت ئافرەت بێت و من پێم وایە دەتوانێت قسە بۆ تەواوی دەنگدەرەکانی بکات چ مێ چ نێر و من پێم وایە دەتوانێت دەنگی هەردوو لە کۆ بکاتەوە و من پێم وایە وەک ئەوەی کە پێشتر وەک کاندیدی دیموکراتەکان بایدن و ئۆباما دەتوانێت کەمەلا هاریسیش هاوشێوەی ئەوان ببێتە سەرۆک و مافی ئەوەی هەیە و من پێم وایە لە کەمپینەکەی زۆر باش بە ئاڕاستی ئافرەتان قسەی کردووە لە بەرژەوەندی ئەوان قسەی کردووە و هەنگاوی زۆر باش چۆتە پێشەوە و کاری زۆر باشی کردووە بۆ بەدەستهێنانی مافی ئافرەت کاری باشی کردووە بۆ ئەوەی دەسەڵات بداتە ئافرەت ئەمەش کاریگەری دەبێت لە سەر دەنگەکان. دۆناڵد ترامپ نەیتوانی و ئەمانە بکات لە ماوەی ڕابردووی 4 ساڵی دەسەڵاتەکەیە. ببوورە دووبارەیکەیتەوە. دۆناڵد ترامپ لە ماوەی 4 ساڵی دەسەڵاتی وەکو سەرۆکی ئەمریکا تا چەند توانی مافی ئافرەتان بپارێزێت تا چەند بڕوای بە توانای ئافرەتان هەبووە کە کار بکەن لە شوێنی گرنگ و هەستیاری ئەمریکادا کار بکەن. من پێم وایە دۆناڵد ترامپ سەلماندوویەتی ببێتە هەڕەشە بۆ سەر مافی ئافرەتان و ببێتە هەڕەشە بۆ سەر دیموکراسیەت ببێتە هەڕەشە بۆ سەر ئافرەتان کە چۆن بڕیار لە شولاری خۆیان بدەن و سەلماندوویەتی کە چۆن دژایەتی ئافرەتان سیاسەتی کردووە و چەندین بڕیاریشی داوە دژی ئافرەتان کە چەندین بڕیاریشی داوە کە دژی مافی ئافرەتان بووە پێشتر سەلمێنراوە. ئەگەر ئێستا دەرفەت بدرێتە سەرۆکی با بڵێن ترامپ و ببێتە سەرۆکی داهاتوو بە دڵنیاییەوە هەموو ئەمانە لە بەرچاو دەگرێت. لە ماوەکانی ڕابردووشدا بەتەبەت لە کاتی بانگەشەیە زۆر باسی ئەمە کراوەکو ئێستا بەڕێستان وتن دروستبوونی ڕەشە لەسەر دیموکراسی لە ئەمریکا لەلایەن دۆناڵد ترامپەوە. ینی چۆن هەڕەشە دروستە بێت؟ دیموکراسی لە ئەمریکا چی بەسەر دێ ئەگەر دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بێت؟ بەڵێ چەند ڕۆژێک پێش ئێستا چەندین شت ڕوویداوە لە ساڵانی ڕابردووش بینیمان کە دۆناڵد ترامپ چی کردووە و ئەو کاتێک کە سەرۆکی ئەمریکا بوو بینیمان چ کارێکی کرد کە دژی دیموکراسی بووە لەسەر ئاستی نێودەوڵەتیش بینیمان کە چۆن مامەڵە لەگەڵ هاوپەیمانەکانی دەکات و بینیمان کە سیاسەتی ئەمریکایەکی لێکرد و دیموکراسی ئەمریکای خستە ژێر پرسیارەوە. هەموو ئەمانە لە سەردەمی دۆناڵد ترامپدا ڕوویاندا
و نیشانەی پرسیار چووە سەر دموکراسی ئەمریکا. سەرۆک ترامپ زۆر بە ئاشکرا زۆر بە فراوانی لە وتارەکانیدا دژی دیموکراسی قسەی کردووە و هەمیشەش دژی ئەنجامەکان قسەی کردووە، وتوێتی کە ئەنجامەکان ڕاست نەبوون و دیموکراسیەتی ئەمریکای خستووەتە ژێگەی پرسیارەوە دەستوەردانی کردووە، وتوێتی کە ئەمە دەنگی ڕاستەقینە نییە و هەموو ئەمانە دەرخەری ئەو شتن کە دیموکراسی مەترسی لەسەر بێت. بەڵێ یەکێتر لەو پرسانین کە لە نێوان دۆناڵد ترامپ و کامەڵا هاریس ململانەی لەسەر بوو و ئەتوانین بڵین لە سیاسەتی کۆماریەکان و دیموکراتیەکانیشا جیاوازن لە یەکتر پرسی کۆچبەرانە. هەرچەنە هاوسەری دۆناڵد ترامپ خۆشی کۆچبەرە و دیموکراتەکان زۆر کاتانەی لێدەن کە ئینگلیزیێکی باشیش نازانێت تەنانەت، بەڵام لەولاوە دۆناڵد ترامپ خۆی دژایەتی کۆچبەرەکانە کات کە دێنە ئەمریکا. کۆچبەران لە ئەمریکا گرفتن بۆ ئەمریکا یاخود نا؟ من پێم وایە ئەگەر سەری بارودۆخەکە بکەین و لە چەندین ڕۆوە هەردوو حیزب هاوڕان لەسەرەوەی کە پێویستە ئاسایشی نیشتمانی وڵات بپارێزرێت. ئێمە چەندین دۆکیومنتمان هەیە کە ژمارەیەکی زۆر کۆچبەر هاتوونەتە ناو ئەمریکا، بەڵام من پێم وایە هەندێک بۆچون هەیە من دژی ئەوەم کە بڵێن تەوا کۆچبەر نابێت بێتە ئەمریکا. لە 200 ساڵی ڕابردوو ئەمریکا هەمیشە کاری کردو لەسەرەوەی ببێتە پەناگەیەک بۆ خەڵکی و بۆ کۆچبەران. وەک دەزانن ئەم وڵاتە هەمیشە بەباشی دەرگای واڵا کردووە بۆ پەنابەران و بۆتە پەناگەیەکی ئارام بۆ پەنابەران و نابێت بەو شێوەیە ترەمپ مامەڵە لەگەڵ بڵێن لەگەڵ کۆچبەران بکات و ببێتە مەترسی لەسەر مافی مرۆڤ. من پێم وایە پێویستە پێداچوونەوەیەک بەسەر ئەم بڕیارانەدا بکرێت کە چۆن مامەڵە لەگەڵ ئاسایشی نیشتمانی و پرسی کۆچبەراندا بکرێت، چونکە کۆچبەرانیش کە هاتوونەتە ئەمریکا کاریگەریەکی باشیان هەبووە سەبارەت بە گەشە سەندنی ئابووری ئەمریکا. ئەوان کە دێنە ئەمریکا زۆربەیان دەستی کاریان هەیە، دەستی کار بەهێز دەکەن و کار بۆ بەهێزکردنی ئابووری ئەمریکا دەکەن. بەڵێ بەڕێز دکتۆر شەونەوە عوسمان پارێزەر و شارەزای سیاسی لە ماساچوسێتسەوە لەگەڵماندا بووی، سوپاس بۆیەوە.